لە خانوویەکدا لە شاری ئەولێر ژیان بەسەر دەبات لە ماڵێکدا کە پڕە لە ئامێرە میوزیکەکانی و ئەو تابلۆیانەی کە بە دەستی خۆی دروستی کردوون. برادەر هونەرمەندی بەناوبانگی باکووری کوردستان ئێستا لە شاری ئەولێر دەژی و سێ بەرهەمینەتەوەی ئامادەی بڵاوکردنەوەیە. ئەنا سێستران لەبەردەستن ژیانە ئینسانە بە هەستا و بگوتنا و بە موزیکێ تۆمار دەبێت دەبستران یاد ناوا ژیانە ئینسانە دە چ جوورە هەبە هەمێ جوورێ ژیانێ دەسترانی دژی هەیە لێ ئێمە کووردا پڕانی سترانێمە هەنکی نەتەوینە لەسەر ئێشێنە و لەسەر شەڕن لەسەر بەرخۆدانێنە لەسەر کۆشبەریێنە نفسم بطاقتم از بدن لە ماڵەکەیدا ستۆدیۆیەکی بچووکی دروست کردووە بە بەردەوامی گۆرانی تۆمار دەکات. ئەو کاتانەشی کە کاری میوزیکی تەواو دەبێت لە شوێنێکی بچووکدا تابلۆکانی وێنە دەکێشێت. ماڵەکەی پڕن لەو تابلۆیانەی کە خۆی دروستی کردوون. دەما موزیکێت وەستم جارنا کارێ موزیکێت هێلمێ ستودیۆ وەک وەدی ستودیا من هەیە یا دەخوێنم یا ڕەسم چێ دکم ئەوش مر وەک بێنام فرە دکە وەستاندنامە دچ وەک هۆبی. هونەرمەند برادەر لە ساڵی 1950 لە باکووری کوردستان لە گوندی مۆسیکا لە شاری ماردین لەدایک بووە. خاوەنی 11 ئەلبومی گۆرانیە. قوتابی کۆلێژی پزیشکی بووە لە تورکیا، بەڵام لەو سەردەمەدا حکوومەتی تورکیا نەیهێشتووە خوێندن تەواو بکات، بۆیە بە ناچاری چۆتە هۆڵەندا. دەرباز یونس ڕوودا و هەولێر.